ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی تری خەرمانەوە لەگەڵتان دەبین ڕۆژ و تاعەت و عیبادەتی ئەم ڕۆژمان ئینشاءالله قبول بوو بێت نزیک دەبینەوە لە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە ئێمە حەزمان دەکرد ئەم مانگە زۆر زیاتر بێت لەبەرەوەی ئەوە قسەی ماڵە هەژارەکانە کە دەڵێن خۆزگا هەموو مانگی ڕەمەزان بووە لەبەرەوەی لە مانگی ڕەمەزانە خەڵک زیاتر هاوکاریمان دەکا وە سەر سفرە و خوانەکانمان پڕ لە خواردنە ئێمەش دەمانویست زۆر زیاتر بێت ئەم مانگە بووی بتوانین زیاتر خزمەت بە ماڵە هەژارەکان بکەین بەڵام لەگەڵەوەی کە بەرەو جژن دەچین ئەوەی کە توانی بێتمان لە ڕۆژانی ڕابردوو هاوکاری کۆمەڵێک خێزانمان کردووە کە لە بەرنامەی خەرمانەوە باسییان لە چیرۆکی ژیانی خۆیان کردووە ئەوەشی کەماوە ئەم چەند ڕۆژەش کەماوە ئێمە هەوڵ دەدەین بەردەوام بین لەسەر هاوکاریکردنی ئەو خێزانانەی کە بەڕاستی پێویستیان بە هاوکاریە بۆ ئەمڕۆژ خاتوونێک لەگەڵ ئێمەیە بە سوپاسەوە کە بەرنامەکەی ئەمی قبول کردووە و لە زاری خۆیەوە گوێبیست دەبین بزانین چیرۆکی خێزانی ئەم خاتونە چییە؟ خاتون یان زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. سپاس کە لەگەڵمانیت. من زیاتر. جا بێکەوە چین پیاسەیەکەکەین؟ باشە؟ کەمێکیش گفتوگۆ و قسەی خۆش و ناخۆش و ئیتر تێکەوێ هەردووکی تێکە. بەڕاستی لەشتان ساغ بێ. زۆر سپاس. باسێکی هەر لە سەرەتاوە ژیانی ئێوە بکەین بەڕێستان خێزاندارن هاوسەرگیریتان کەڵدووە مناڵتان هەیە باسێکی ژیانی خۆتم بۆ ئەو بەدەم ڕێوە. بەڵێ هەروەڵا هاوسەرگیریم کردووە ساحێبی 5 مناڵم دوانیان کوڕە و سیانیان کچە. بەڵێ باوکیان ماتۆڕێکی سێتایی پێ بژێوی ژیانمان لەسەر ئەو ماتۆڕەیە. بەڵێ هەر لە سەرەتاوە کە تۆ بەڵێن هاوسەرگیریت کرد هاوسەرەکەت ئیشی چی بوو؟ یەکەم جار وەستای دیوار بوو. وەستای دیوار؟ بەڵێ بە بۆنەی ئەوەی کە وەستای دیوار بوو نەخۆشکە و ئێستا ناتوانێت وەستایەتی بکە. ئەو کات باش بوو بژێوی ژیانتان لەسەر ئەو ئیشە بوو وەزعتان باش بوو؟ بەڵێ بەڵێ ئەو کاتە وەزعی ژیان ئێستا چەند ساڵە بە تەقریبی ناتوانێت ئەو ئیشە بکە؟ وەڵا نزیکەی 6 ساڵە. 6 ساڵە وەڵا بۆ کێشەی چییە ینی؟ بۆری دڵی گیراوە دوو بۆری. بەڵێ قەستەرەیشیان بۆ کرد نەجاحەتی نەهێنا. نەجاحەتی نهێنا. وەڵا ئەنجا هەردوو چاویشی عەدەسەیە. بەڵێ هەردوو چاوی عەدەسەیە و زۆر ناتوانێت ئیشی قورس بکە. باشە ناوەڵا ئەوسا ناتوانێت. بۆیە تو وازی لەو ئیشە هێنا؟ بەڵێ وازی لەو ئیشە هێنا. ئەوە دەستی کرد بە چی یانی؟ دەستی کردو ئێستا ئەم ماتۆڕە سێتایی پێتر شتی سەوزەواتە فرۆشێ. ماتۆڕێکی سێتایی پێیە؟ بەڵێ ماتۆڕە سێتاییەکەش خێرخواز بۆی کڕیوی. خێرخواز بۆی کڕی زانیاری لەسەر ئەوە هەیە کە خێرخوازێک ئەو ماتۆڕە سێتایی بۆ کڕێون بۆی کە کەسابەتێکی پێوەڵە چی پێکە؟ وەڵای سەوزە و ئەم شتانی پێ فرۆشێ. ئێتر خۆشم ئیشی ماڵانەکەم پێش ئەوی بێمە سەر خۆت ئەو ئیشی کە پێی ئەکات. بەڵێ باشە ڕۆژانە یعنی شتێک پێیا ئەکا کە بهێنێتەوە بۆ ماڵەوە بڵێ ها ئەوە ژنەکە ئەمڕۆ ئەو نم پێیا کرد. وەڵا ئێتر ئەبێ بڵێ باشە. باشە هەموو ڕۆژێک ئەچێت ئیشی پێکات؟ ئەرەوەڵا هەموو ڕۆژێک ینی هەر ئیشێک بکرێت بۆ ماتۆڕە شتێکی دیاریکراو نییە؟ نەوەڵا نەوەڵا دیاریکراو شێلم و پاقلەوە شتانەشی پێکە؟ بەڵێ باشاگەرە و ئەوانە بکات خۆت بۆ یەکڵێنی لە ماڵەوە؟ هینی کوڵانن نەیە باتەڕی ئەیفرۆشێ. بەڵێ وەمزانی بە کوڵانە نانە. بەڵێ باشە ئەی خۆت ئیشەکەی؟ خۆشم ئیشی ماڵانەکەم. بەڵێ ئیشی ماڵانەکەی؟ بەڵێ ماڵی خەڵک پاکەمەوانێ و ئەگەر بێ نان ئەەکەم و سەر و بێ بۆ خەڵک چاکەم و ئتر بەپێی ئیشەکان کە خەڵک خۆیان داوا بکەن. خۆت ئەچیتە ماڵیان؟ بەڵێ کەسێ بەسەرم بۆت بێنێ بۆ ماڵەوە ئیشەکەی لە ماڵی شۆ زۆر بەکەمی زیاتر خۆت ئەچی؟ بەڵێ باشە مەسەڵەن کە تۆ چیت ئەبێ بە تەکسی بڕۆی؟ ئەرەوەڵا بە تەکسی بگەڕیتەوە؟ ئەرەوەڵا ئەوەی کە پێیەکە ینی بەشێکی ئەچێتەوە بۆ سیارەکەەوە نیە کە بە هاتوو چۆکەی پێکەی. تاوان ئەو ئیشەش ڕۆژانە نییە؟ نەوەڵا ڕۆژێک نەوەڵا هەموو ڕۆژێک نییە. ئەبێت چاوەڕێ ئەوە بیت کە یەکێک تەلەفۆنت بۆ بکە؟ بەڵێ کەسی خۆت هەیە نزیک ینی بەردەوام ئیشت باتێ وەکو چۆنەڵی معمیلی خۆت بێ مەسەڵەن دایمەن بڵێ خاتون فلانە کەس؟ نەوەڵا حەزەکەم تۆ دایم ئیشم بۆ بکەیت؟ نەوەڵا نییە بەکە بە دایمی نییە. بەڵێ بەردەوام تۆ ئەبێت
چاوت لە دەستی ئەوە بێت کەسێک هەبێت بەڵێ ئیشێک هەبێت بەڵێ ئەو کاتە داین تۆ دڵخۆشە بی کە تەلەفۆنەکە بۆ بکەن بڵێن ئیشێک هەیە بە دڵنیایی و زۆر ئەوە ڕاستە ئەرۆڵا کە تەلەفۆنم بۆکەن مناڵەکانم زیاتر لە خۆم ئەڵەن دای کاتی بۆ ئیش یەکسەر لە با ئێمەش بێن هاوکاری بکەین جامەنیستم ئەوە بڵێم وتە سێ مناڵم هەیە دوانی کوڕ و تەمەنیان چەنە مناڵەکانە دانێکیان وا بۆ 16 ساڵە چێ یەکیان بۆ 14 یەکێکیان 13 ساڵە دانی گەورن بەڵێ بەڵێ کچەکان هاوکاری تەکەن لە ئیشکردنە کاتی بۆ ئیش یان لەگەڵ ئەرەوەڵا هێن لەگەڵم جاری وایە دوانیان هێن لەگەڵما 14 ساڵ و 13 ساڵەکە ئەتر بە حەج ئیشێ بچم هێم لەگەڵما لەگەڵ تا ئەرەوەڵا ئەوانیش فێر کردو لەگەڵ ئەی تەلەبەنین بەرەوەڵاتە لەبن وڵاتە لەبن ئەو تەسیری نەبێت ئەوە لە سەر کاریگەری نەبێت لە سەر خوێندنەکەیان وڵی زۆر زۆریش ئەو تا بۆ ئێستا گەورەکەم لە 9 بواە بەڵێ ناوەنجەکەم ئەبواە لە 8 بواە بچووکەکەم ئەبواە لە 7 بواە بەڵام بە عکسەوە ئەو دوانیانم لە 6 دواکەوتن لە دواکەوتن زۆری هۆکاری چییە؟ هۆکاری لە نەبوونی نەمەتوانی جلیان بۆ بکەم و نەمەتوانی زۆر بە شتێکیان بۆ بکەم ئیتر بەڕاستی کاریگەری هەبوو لە زۆریش هەتا ئەم خێرخواز خانووی بۆ کردینەوە ئەمنە کە لەم خانوو بۆ ئەو خانوو کرێکی بووی تۆ خۆت زۆرڵا کرێکی بووم ئەوە دەربەدەریمان کرد لە مناڵ بۆ خۆی دواکەوت لە مەکتەب تا ڕۆژی لە مەکتەبێ بۆ مناڵژی لە مەکتەبێ ئەو نێ بایکۆت و تێ ئەکەوێت بۆ خوان دواکەوتن بەڵام هەستا هاوکاری تەکەن کچەکان کە ئاچی بۆ ئیشڕۆڵا دوانیان هاوکاری مەکەن و دانێکشان لە ماڵ و ئیشی ماڵەکە باشە ئەو ئیشەکە ئەچیت ینی ئەوەندە بڵێفادەکەی هەیە ئەبێ بڵێ باشە خراپ نیە سپاس بۆ خۆی بەشی ماندووبوونەکە دەرەکاتەوە وڵی نەوەڵی ئەوەی کە بڕوا بکە هیوایە ئیش ئەوەنە پێ ئەکا ئیتری عنی لە بۆ ڕز ئەبێڵی نیکەم ئەم پارەکەی ئەوە نییەکە داتێت زۆر بە کەسێکیش بە ویژدانە بە زیاوە پارە ئەیا بەخۆم بە مناڵەکان ئەڵێ وادەم ئەم کچانەوە نەعاقڵن هاوکاری دەکەن بەجیا پارە ئەیان پیان وتە سەر و پێش چاکەم ئەروەڵا جوان چاکیەکەی زۆر بەس ئیشێکی قورسەوە نییە بەلای منوانێ سەر و پێکە خۆشتم زایشی ماڵان ئەی تەوان بە تۆ دانیشیت و بە دانیشتنانەوە خۆشترا ڕاستە بەڵام ئەرکی زۆرە بەڕاستی ئابزانام چەند پێستێکە بێ لێ بکەیتەوە وڵایی من هەر زۆر بەلامەوە ناخۆش ئەگەر هاتی حەزی لێ بوو ڕقەمەکەمە لەلایە تەلەفۆنکە بۆ ئەوەی تەمامەیە سپاس دەکەم سەر پێت بۆ هێنم سەرپێکی خۆشمان بۆ لێنانەکەشی ئەگەر بە چاوان یعنی کەسە بۆ پێت بڵێ سەر پێکەم بۆ چاکە و بۆشم لێنێ یان تۆ بەس بۆی پاکەم بۆ خەڵک کردووە نانەکەی نانیشم کردووە بەڵێ باشە ناتوانانی ئەو بکەی بە بەردەوامی ینی لە بەبەردەوامی تۆ مەسەلەن نانکردن کەی بە پیشەی دایمیت وی بەردەوام ئیشت هەبێ مەبەستم ئەگەر هەبێ یان لە بەتەڵە بە داواکاری کێ داوای کە ئەو کاتەگەر هەبێ بۆنا بەس یعنی ئێستا چونکە ئەو نەمارکێت و شوێنی نانکردن هەیە کارگەی دروستکردنیان و ئەوانە کراوەتەوە بەڵ هەوڵت ناوە لەو کارگانە بە دایمی پارەکەیان کەمە لە چاو ئیشکردنەکەی پارەکەیان کەمە ئەروەڵا بەڵێ ئیسفادەی لێ ناکەی نا ئیسفادەی لێ ناکەم بەڵێ باس لەوە کردوتە خێرخوازێک خانووی بۆ کردوین بەڵێ ئێوە پێشتر هەر لە کرێچێتیا بوون ئەروەڵا خێرخوازێک هات خانوویکی بۆ کردن خێرخواز هەگرتی ئەستۆی خۆی لە توانی لە تیکتۆک بنووسی هەمووی ئێمەین پێشتر ئێوە هەر کرێکی بوون و لە کرێیا بوو باش و کاتە کرێی خانووتان بۆ درا وەڵامەد نەبوو خەڵک بووین زۆربەی خەڵک هاوکاری بۆ کردین ئەروەڵا چۆن ئەمە ینی جێگەی دڵخۆشیە کە خێرخوازمان زۆرە لە وڵات لەخوا بە زیادە هەمیشە هاوکاری ماڵە هەژارەکانەکەن ماڵە هەژارەکانیان لە یادا ینی ئەو پەیوەندیە چۆن دروست بوو خەڵک چواردەور بە وەزئی ئێوە ئەزانێت زۆربەی ئەوەتی چوینەتە ئەم لادێنە بەڵێ ئەوتی چونکە لادێ ئەو شوێنەی کە منی لێم ئێستا لە دەروی شارە بەڵام لە ناو شارە بووین هەمووی ئەیزانی کە لە خەبات بووین ئەیانزای وەزعتان چۆنە هەموویانیان زانی باشە ئەیکە خانۆکەتان بۆ کرا بە نسبەت شتی ماڵەوە با بڵێ هیچتان خانۆکان بۆ کردین هیچ شتێکمان نەبوو هیچ شتێکمان نەبوو بڕوا بکەت وابزانم فەرشێکی لێبوو
ئەویش لە سێ چوار لاوە سوودا بێژ ماڵێکی دراوسەمان هێناندایان خست ئیتر هیچی ماڵە نەبوو هیچمان سەلاجە و تەلەڤیزۆن هیچی دیان نەبوو بڕۆکە لە ماڵانیش مەمزەڵە وشتمێنا چێشتم تیا لێنا ئەی باشە خۆت پێشتر هی خۆتت نەبوو بیبەی هەمان بوو بەڵێ بەس ینی ئەوە نەبوو کە بەعمل بێ باقەڵک ناهاو بەڵێ وڵاتەرەوە بوو کە ژیانمان پێ گوزەران بەڵێ ئەیتر چۆن لێرە کێ هاوکارتان بوو لەوەی کە بتوانی شتێک لە ماڵەکە دانی وەڵی خەڵک ئێستا هیچ هەیە لە ماڵەکەت ئێستا بەڵێ سپاس بخوای گەورە لەم ڕۆژانەیە هەر خێرخوازەکە کەنتۆری لە بۆ ناردین خێرخوازێکی گەژماڵی ئەوە بێ لەگەڵ ئێوەیە خی گەورە پاداشتی هەموو لایباتەوە کەوانتەرێکی بۆ ناردین هەرچەندە سیدوو بوو بەڵام سپاس بۆ خی گەورە تۆزی ئەشیاوی منی شاردەوانێ مسلمانێکە تەباخی بۆ هێناین مسلمانێکە سەلاجەی بۆ هێناین کاتە تۆ هەموو ژیانت لەسەر ینی ئەگەر خێرخواز نەبوو بێت نتوانیوە هیچ شتێکم بۆ نەکراوە چونکە لەبەری مەعاشم نییە هیچ مەعاشێکم نییە بژێویتان لەسەر تەنها ئەو ئیشەی تۆ ئەگەر جارجار هەبێ لەگەڵ هاوسەرەکەت ماتۆڕێکی بەڵێ کەواتە با پرسیاری ئەوە بکەم تۆ باشتر ئەوە ئازانی لەبەرەوەی تۆ خێرخوا زۆر هاوکاری کردووی بەڵێ ینی ئەمە تا چەند گرنگە و خێرخوازان تا چەند لەگەڵ هەژارانان تا چەند بۆ ئاوادانکردنەوەی ماڵی هەژارێک ئەم شتانە گرنگە بەڕاستی تۆ خۆت بەسرت هاتووە ئەزانی ئەوەی کە بە شتێک هاوکاری تۆی کردبێت چەند دڵی ماڵم ناو خۆش کردوە ئەمانە چەند گرنگە بۆ خێزانی بە تایبەت هەژار هەبێت زۆر ئەوەی کە هاوکاری هەچ کەسێ بکە خۆی گەورە ئیشەڵڵا چل ئەو نەت حەقی بۆ کاتەوانە دەرد و بەڵانە بێ بەڕاستی من وەکو خۆم کە ئەمەیان بۆ کردم وە ئەزانم ئێستا هەموو دنیاهی منە زۆر زۆریش دائیمەن کە نوێژ ئەەکەم شوزدە بخوای گەورم بردووە تومە خی گەورە یا ڕەبی هەچ کەس ئاور لە هەچ کەساتۆ خی گەورە تۆ ئاوری بە ڕەحمەتی لێبێتەوە لە دەرد و بەڵا هەچ کەسی هاوکاریش کەسەکە یا ڕەبی لە دەرد و بەڵا خی گەورە بیپارێزە ئیشەڵڵا وتت مناڵەکانم تەلەبەن بەڵێ باسیشمان لەوە کرد کە دواکەوتنیان هەنێکی بەهۆی خراپی دۆخیتانەوە بۆ ئەی لە ئێستا ئەم مناڵانەی تر بەرە و گەورە بوو نەچن بەڵێ مناڵش تا گەورە بێ تەڵەباتی زیاتر داوایشتی زیاترەکە بێداویستی زیاتر و لە خوێندنگەش بە هەماشەوە تامخانەش توانی تا ڕادەیەک ئەوانی کە پێویستیانە بۆیان بکەن زۆر بەکەمی زۆر بەکەمی بە هەفتە پارەم پێ نەبوو بیانەمێ بچن بۆ مەکتەب پێم وتون نەچنە لای حان و دەکوانێ کابرا بە زەیتان پێتانە بێتەوە شتان باتە دەست کارێ نەکەن کە بزانن پارەتان پێ نییە بە هەفتە پارەت نێونێت بەخوای گەورە قبوڵی وەزعاکەن بای ئەو تێگەشتون لە وەزعەکە چی بکەن خۆ دەسەڵاتیان نییە چیشکەن سوود دەزانن کە خۆمان ئەوە ئیش و کارەکانە کچەکانم تۆزێ باشترن بەس کوڕەکەم لە حاڵیە 8 ساڵە هەر ئەڵێ بابێ ئەخر مناڵە تێناگا قەتە بۆ داوای خواردنێ بکەن و لە ماڵەوە نەتوانی بۆیان بکەی بەڵێ لە ئێستا ئەوەتی ڕەمەزان هاتووە مسلمانێک ماڵی ئاوا بێ لەگەڵ هەمولایەکە ئەمڕۆ بزانم حەڤەی ڕەمەزانە هەتا ئێستا مسلمانە مریشکێکی بۆ مناڵەکانم کڕیوە لەوتێ ڕەمەزانە یەکجار مریشکتان خواردووە بەڵێ ئەویش خێرخوازێ بۆ هێنای نازانم چۆن منی دۆزی بۆ ڕقەمی منیان نابوو پێی وتی ئەمەیە بتبینم وتم ئەتوانی ئەگەر بیت بە ماڵەکە ببینی وتی نا حەز ناکەم نەبم بینی نەبوو بینم لە فڵان شوێن مریشکێکمان بۆ تۆ دانا بڕۆ وەریگرا ماڵی ئاوا بێ هەر ئەوەیە سفرەت قەت بەتاڵ بووە ئەرەوەڵڵا هیچی لەسەر نەبێ هیچی لەسەر بە مناڵەکان جاریوان نانیشی لێ نەبوو بیخۆین نانی وشک ئارە بەخوای گەورە جاریوان نانیشی لێ نەبوو بیخۆین تا ئەو ڕادەیە هەتا ئەو ڕادەیە چیژەکە دەسەڵات نییە هیچ هاوسەریشت بەردەوام پێویستی بە عیلاج و چارەسەر بەخوا عیلاجەکانی خەڵک بۆ یەکڕێ ئەبێ بەردەوامیش بیخۆرە وڵا بە تۆ دڵ ینی ترخۆی ترسان بە دوو بە خاق بەکارەهێنێ یەکیان گولاجە ئەیکاتە ناو بەخاقەوەی تەقێنە بەدەمیان بۆ هەناسە تۆنیەکەی هەناسی تۆنە بێ باشە یەکێکیشیان نازام ئەوەیکیان بۆچی بەکارێنێ زۆر گرانیشە 8,000 و 7,000 عیلاجەکانی وڵا بڕوا بکە ئەوەنەمان عیلاج هەیە ئەگەر بەلانی درۆ نەبێ ئەڵی سەیدەلەیە بەردەوامیش هەیبێت نابێ لێ ببڕێ نابێ لێ ببڕێ جا هەردووکشمان شەکرێشمانە هەر ئەو زەختی نیە من دەفتەریشمەیە خۆم
شەکرە و زەختیش دەفتەری زەختە و شەکریشمەیە ئەوەش حەبی بەردەوامە دەبێ هەبێ ئەروڵا پێش ڕەمەزان چوم وەرم گرتووە ماڵی دایکم ئاوا بێ چوو بۆی وەرگرتم ئەروڵا وتی با لێو نەبڕێ تۆن دووریت دایکت لە ژیان ماوە سپاس بۆ خوای گەورە باشە ئەیکەواتە با پرسیاری ئەو بکەم خێزانەکەت مەسەلەن ماڵە باوکی خۆت هاوسەرت ئەوانە هاوکاریتانەکەن دایکم تۆزێ دایکم کەمە ئاژ وەرگری هاوکاری مەگا 25,000 30,000 تا 50,000 هاوکاری کردوم بەڵێ ئەویش بیرێژنێکە پێویستی بە پارەیە تەمان ئەوژ بۆ عیلاج کەسی تر نییە بۆچی کە فەقیرەبی کەس نایە بەلاتە ئەزانی من لەوتێن بەرنامانەکەم بەڵێ یعنی لەگەڵ هەر کەسێکا کە بەرنامەم کردووە وتوێتی لەوتەی هەژارم کەس دەرگای نەکردومەتەوە ئەوە زۆر ڕاستە یعنی کەواتە ئەو قسەی ڕاستە کاڵێ خۆیان ئەم دەسا محتاجێ و دەستە نەبێت دڵنیاییەوە ئیتر خوشک و برایی کووە وڵاتر دایک و فەرزەی کووە کە سوکار تۆ بۆ ئەڵی کە سوکارم هەبێ خۆ دەوت بەسەر هاتووە تۆ تۆش بە هەمان کە سوکارم هەیە زۆر دەوڵەمەنە ئەچێ زەکات دەبات بە خەڵکی کە سوود ئەزانێ ژیان و وەزعی من چۆنە ناهێنێ بۆ تۆ نهێناوە بۆم بڕوا قەنەعەتە بێ دارم ئاگرم پێونا مناڵ خۆی لە بەرگەرم گوتۆتانێ ئەو دەنکەرە نەوتی بدۆ بۆ خەڵک نەوتیاوە بە خەڵک پێشم نەوتووە خۆی چونکە وەزعەکە زانێت چۆنە لە ماڵی کەسێک نەبوو پێی بڵێ بۆ فڵان کەس خۆ من ناسیاوی خۆتە ئەرۆڵا پێشی وتووە هەنگ پێم سەیرە تۆ ئەگەر خێرێک بکەی بۆ نزیکەکەی خۆت بێ باشترە بە دڵنیایی تا چواردەورەکەی خۆت کە سوکارەکەی خۆت هەر لە دینی شایانی ئەم قسەیە ڕاستە ینی تۆ بێ چواردەورەکەی خۆت ئەنجا بۆ دوورتر دڵنیای وڵاترکە کە خۆی هەموو شتێ بزانێت کە نەیکات بڵێ چی لێکەی خۆ ناچی زۆری لێ بکەیت کاتە خێرخوازە بێگانەکە بۆ تۆ باشتر بووە زۆر ئیسفادەکەی بۆ تۆ زیاتر بووە زیاد لە حەد بڵێ وتت کە شتی ماڵەکە شەر خێرخواز بووی کڕێرەوەڵا چ شتێکە لە ماڵەکەیە کە لە ئێستا زۆر پێویستێ بێ فەرشم نییە فەرشم نیە ماڵەکە ئەوەنە ساردە لەسەر ڕوو فەرش دانیشین ئامێکی بەسەر فەرشە دایەخی تەنکەکان لەسەرەوە دانیشین فەرشیتیانە ماڵەکە فەرشیتیان نیە ئەوەنە ساردەوە من خۆم وکو خۆم گوێنامە بەڵام مناڵەکانڵانە زۆر گوناحن بە هیوای ئەوەی کەوەی سەبینەری بەرنامەکەی ئێمەیە ئەم بەرنامەیە بینێت و گوێ لە قسەکانی تۆیە فەرشی هەموو ماڵەکەت بۆ بکاتە هەدێ خێرخوازێک بێتە سەرخەت کە فەرشی ماڵەکەی تۆ لە ئەستۆ بگرێ ئیشەڵڵا ئێمە لە بەرنامەکەی خۆمانەوە لە بەرنامەی خەرمانەوە زۆر بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال کە بەڕێزیان سەرمایه‌دارێکی ئەم شارن و بەردەوام ئاگایان لە ماڵە هەژارەکانە و بەردەوام دەستیان بەخێر و خێراتە بۆ ئەوماڵانی کە پێویستیان پێێتی بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە کردوتە دیاری بە هیوای ئەوەی کە سپاس دەکەم خی گەورە هزار کەڕەل لە دەرد و بەڵا بیپارێزێ خی گەورە دەست بەرێ بۆ ئاگر ببێ بە ئاڵتون بۆ ئەو ئامین ئیشەڵڵا بە هیوای ئەوەی سوودی لێ وەرگری بۆ دڵت پڕ بوو ئەوە گریانی خۆشی بوو من هەمیشە لەو ئەخیرەی بەرنامەکەمە کە میوانەکانم دڵیان پڕە بێ بۆ دڵپڕی ئەوان وەکوتر لە بەرنامەکە ئەڵم با فرمێسکتان نبینم بەس ئەو دڵپڕیە هەنێجار دڵپڕی بۆ خۆشی زۆر زۆر خۆشەکە یەکێ نەوناسێت هاوکاری دەکات بەس کەسێکە ئەو ناسێ بۆ هاوکاریت ناکە لەبەرچی خۆ هەر تۆ ئەگەر هیچم بۆ من هیچم بۆ نەکرێ من ئەو بەڕێزە ناناسم بەڕاستی نشم بینیوە کاوە هاوکاری خەڵکە سپۆنسەریان بەرنامەی کردووە بۆ تەواوی ڕۆژەکانی مانگی ڕەمەزان بەبێ ئەوەی بزانێت ئێمە ئەین بەکێ یعنی ئێمەی کردوتە وەکیل بۆ ئەوەی هەر ماڵێکە پێویستێتی لە هەر بەرنامەی ماڵی ملیۆنێکی بینێ بەبێوی بزانێت کێن ماڵەکان یعنی بەس گرنگ ئەوەیە کە ئێمەش ئەو خێزانانەمان بەسەر کردوەوە کە بەڕاستی ئەزانی پێویستیان پێێتی و دڵنیای لەوەی کە سوودێکێ بێ خی گەورە لە ئێوە ئەوی ژڕازی بێ زۆر سپاس خی گەورە لە دەرد و بەڵابتان پارێزێ بەڕاستی ئێستا ئەم پارەیە ئەگەر ملیۆنێک بێت و دینارێک بێ من وە ئەزانم هەموو شتەکانی بۆ جێبەجێکردون سپاسی خواکن کە توانیومانە وەسیلەیەک بین لە بینی کاک مەریوان و بگەێنین بە ئەمانەتەکە بگەێنین بە تۆ و بتوانین دڵی تۆ
دڵنیام کە ئێستا ئەڕۆیتەوە مناڵەکان و هاوسەر و خێزانی پێخۆشەکەی. هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیشان خاوەنی کارگەی کیانان و سپۆنسەری ئەم بەرنامەی ئێمەن سەبەتەیەک مەوادی خواردن با بڵێن کەرەستەی خواردن و 2 کارتۆن مەوادی پاکەرەوەی بۆ ئێوە دابین کردووە. ئیشاڵڵا ئەوەش سوودێکیە بێ بۆتان. بەخوای گەورە پاداشتی هەموو لایەباتەوە، خی گەورە لە ئێوەش ڕازی بێ. زۆر سپاس. خی گەورە چی باشە بۆ هەموو کەسێکی بکە. ئامین ئیشاڵڵا. سپاس لەگەڵ ماوە دوعای خێر بۆ هەموو بۆ جەمیعی وەڵی دائیمەن هەر دوعایەک ئەڵە لە پیاو چاکانەوە بێ بۆ ئێمە ئەوە ئیشاڵڵا هەر قوبوڵە بێت و سپاس کە لەگەڵمان بووی ئەم بەرنامەیە و ماندوومان کردی. زۆر سپاس. یخوا لەشتان ساغ بێ، یخوا قەت نەناڵێنن، یخوا ئێوەش دایم دەم بە خەندە و پێکەنین بن ئیشاڵڵا لەگەڵ ئێوەیان. بەڵێ ئازیزان ئەوەش چیرۆکیم خێزانە بوو کە بینیمان بە هیوای ئەوەی کە هەمووان پێکەوە هاوکار بین. ئەم خاتونە داوای ئەوەی کرد کە ماڵەکەی کومباریتیانە و ماڵەکەیان زۆر ساردە پێویستی بە کومبارە، بە هیوای ئەوەی کە بینەرەکانی کورسات نیوز، بینەرەکانی خەرمان، ئەوانەی کە بەرنامەکەی ئێمە ئێواران سیرەکەن کەسێک خێرێک بۆ خۆی بکە بۆ مانگی ڕەمەزانە ماڵی ئەم خاتونە گەرم کاتەوە بە کومبار. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. تاسبەی ئێوارە بە کەیسێکی نیۆ من لەگەڵتان دەبم. بڕگەی من لای خۆمە کۆتایی پێهێنم، بەڵام خەرمان بەردەوام دەبێت لەگەڵ پەیامنێرانمان. کاتێکی خۆش. کورتسات بکە بە ماڵی هەمیشەیت. لە یوتیوب سبسکرایبی کەناڵی کورتسات بکە تا بێبەش نەبیت لە بینینی باشترین بەرنامە و دراما و گەنجینەی ئەرشیفی کورتسات. ئێستا لە کەناڵی یوتیوبی کورتسات دەیلی بینەری ئەو بەرنامانە بە کە ڕۆژانە لە شاشە پەخش دەکرێن. لە کەناڵی کورتسات کیدز مناڵان دەتوانن بینەری بەرنامەکانی تایبەت بە خۆیان بن. کورتسات ماڵی هەمووانە. سليماني هولير دهوك هەڵەبجا کەرکووک سليماني هەولێر دیالە رواندز آميدية هولير كركوك ئاکرێ كركوك ڕانیا کەلان سليماني کفری باخدة سليماني شمشمال بغدا سلێمانی شنگال سليماني قامشلو سليماني حشكي تاران اسطنبول غزة فلسطين القاهرة سليماني نيويورك ئەم جارەیان لە قەزای کفریەوە پیرەشارەکەی کوردستان ئەو شارەی بە شاری شوێنەوار و مێژوویی دەناسرێت لەسەر ئاستی عێراق و کوردستاندا. بەرنامەی خەرمان دەچێتە نێو بازاڕ و زۆربەی شوێنەکان دەپرسین لە کاسبکاران چۆن ژیانیان بەسەر دەبەن لە مانگی ڕەمەزاندا. هەروەها دەچینە لای هاوڵاتیان بزانین لێرە نەریتە کۆمەڵایەتیەکان چۆنە و ژیانی ئاسایی هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا چۆن بەڕێوە دەچێت. کفری یەکێک لە ئەو شارانەیە کە لەسەر ئاستی عێراق و کوردستان بە شارێکی جوان و دێرین ناو دەبرێت و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵمان بن دەچینە نێو بازاڕ لێرە لەگەڵ هاوڵاتیاندا گفتوگۆ دەکەین بزانین ژیان چۆن لێرە بەڕێوە دەچێت.
سڵاو لێ بێوارە باش برام ژیان باش بەخێر بێن سەر چاو ڕەمەزانت لێ پیرۆز پیرۆزە لێوەی بەڕێزی سەر چاو زۆر جا لە ڕەمەزانانە خواست لەسەر شیرینی زۆرە بە تایبەت ئەم جۆرە شیرینی زۆر لێرێش دروستەکرێ و بە گەرمی تۆ بۆی چی ئێستا هاتووی دەڵێ وڵایە من بۆم شیرینیانە هاتمە و شیرینیەکی زۆر چاک و باش و نایابە بێغەل و غەشە هەتاکو بڵێ خوازد لەسەری زۆرە بەگشتی خەڵکی ئێواران شیرینیە باتەوە چی پاقلەوە و لوقمەقازی و زەلابێەوە و شتانە شتێکی زۆر باشە ئەمە هەر گەرمی ها بە گەرمی هەر بە گەرمیە و خۆیانی دروستیەکەن زۆر شتێکی باشە زۆر بیعیبە خواردنێکی زۆر باشە بۆ ئێواران بۆ بەربانگ شیرینیەکی زۆر بەتام و بە لەزەتە خۆیشیان دروستیەکەن باشە جگە لە شیرینی بردنەوە بە شێوەی گشتی ڕۆژانی ڕەمەزانێت چۆن بەڕێبەر وەڵاهی ئەلحەمدولیلا باشە سەرەڕای ئەوەی بێموچەیە بێکارەباییە خەڵک ئەلحەمدولیلا هەر ئەیگوزارێنێ باشە یعنی ئەگەر باس و ئەوە بکەیت خەڵک بەگشتی وەزعی زۆر باش نییە تا ڕادێکەوە بۆنەوە موچە نییە ئەم بێموچەیە وای کردە خەڵک یعنی گوزەرانی قورس بووە ینی لە ڕووی زۆر شتۆکەم و کوڕیمان زۆرە چە بۆ نمونە ئێران و ئیسرایی شەڕیانە لە ئێران من هاوسەیەکمانەیە دوێ نەهاتۆ سوێن بەخواودی تا ئێستا کارەبا نەبڕیا دەوەتی ئێمە لە بین ئێران و ئیسرائیل ئەم شەڕە دروست بێ کارەبامان هەر نەما کارەبا زۆر کەم یعنی ئێستا ئەمڕۆ نە کارەبای مۆلیدەمان بووینە عامیش بوو هەتاکو ئێستاش من لە ماڵ دەچوون هیچ کارەبایەکمان ئەمێ باس تۆزێ وەزبی کۆمەڵایەتی کفرین بۆ بکەین دوای بەربانگ دوای فتار چی ئەکەن جگە لە تەراویح و ئەوانە بەڵێ وەڵایی لە ڕووی کۆمەڵایەتیش و ئەلحەمدولیلا ئەم شارە زۆر کۆمەڵایەتیە زۆر باشە خەڵگەگەی زۆر تێکەڵا لە کاتی بەرگانە لە مزگەوتەکان کۆ ئەبنەوە کە فتاریان کردم جارە نوێژی مەغریبەکەنەوەوانە و ئیتر ئەلحەمدولیلا بەگشتی زۆر باشە یەکێک لەو شوێنانەی زۆر جار خەڵک ڕووی تێکات شوێنی ئامێری ئەلکترۆنی یاخود مۆبایلە زیرەکەکان هەروەها کارتی ئەنتەرنێتەوەوانە دەمەوێت بزانم کاسبکارانی ئەمانە سڵاو لێبێ و ڕەمەزانە پیرۆز بێ یان بەخێروی کاکارۆنیان سەرچاو دەمەوێتەوە بپرسم لێرە ئێوە وەکو دوکاندارێک کاسبکاریە بەعام خەڵک چۆن دێت و چی زیاتر خواستی لەسەرە بە تایبەتی ڕەمەزانە و تر کارتی ئەنتەرنێت و شتانە چۆنی و خەڵک چۆن دێبلاتن لایەنە ئەلکترۆنیەکان ئەوانەی کە تایبەتن بە ئەلکترۆنیات لە مانگی ڕەمەزانە تەنیا کارت و ئەوانە ڕەغبەتی لەسرە عادەتەن خەڵکی لە بازارە تەنیا بۆ خواردن ڕاکەن و خواردنەکردن و بازار گرانی تەنیا لە خواردنەکانە دروستە بێت بێستا بە عامەتەن بەهۆی ئەم شەڕوەراوەسەوە بابەتە ئەلکترۆنیەکان لە گران بوونە ڕۆژە ڕۆژ نرخیان لە زیاد بوونە بە هۆکاری گشتی ڕەمەزان لێرە لە کفری چۆن بەسرە ببنەوە مەسەن بۆ نمونە جگە لە دوکان لە دەرەوە شەوان چۆن کات بەسرە ببن کاکاروان ئێمە وەکو دوکاندارەکان تەنیا لە دوکانی و خەڵکی لای خۆشمان عادەتەن بە کڵاوێن و دۆمینە و مناجاتە ئاینیەکان و مزگەوت و ئەرەوانەتان دەست خۆش بێ سپاس بەخێربێن سەرچاو بەڵێ دیارە ئەوەی کە هەیە لێرە جگە لە بازاری خواردن و ئەوانە بازاری ئەلکترۆنیەکانی شتا ڕادەیەک وەکو ئەم خاوەن دوکانە باسی لێوەتر خواست لەسەر بە تایبەت کارت هەیە لە بەرەوەی ئەنتەرنێت زیاتر خەڵک خۆی پێوە سەرقاڵ کردووە. بەرنامەی خەرمان لە نێو خەڵکی کفریدا لەمانوێت بزانین لێرە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژیان چۆن دەگوزارێت و کاسبکاران چۆن لەگەڵ خەڵدا مامەڵە دەکەن. بەچمە لایەم خاڵۆیە سلااوت لێ بێ ئێوارت باش پیرۆز وەکو خەڵکی کفری لێرە ژیان چۆن لە ڕووی کۆمەڵایەتیەوە یاوە بە تایبەتی مانگی ڕەمەزان چۆن کاتەکان بەسەر دەبرێت وەڵایی شار نییە بەقە ئەم شارە احتساد وین و نەکات و تەعزیێەوە و هاوکاریەوە هەموو شێ زۆر باشە هاتن بە ڕۆژاوە 30-40 تەنیان کۆکرۆ لەگەڵ
66 ملیۆن دینار بۆ ڕۆژاوا ئەمە خۆمانەیە یان ئەمە ئێرانیە ئەمە ئێرانیە ئەوە خۆمانەیە باسێکی قنگرم بۆ بکەوە قنگر ئەوە قنگری خۆمانەی مەترقی خۆمانە قنگر دەرەجەیەکەوە ئەمە تەماتەی بەسرەیە ئەوە خیار ئێرانیە ئەوە کولەکەی خۆمانە ئەوە باینجانە ئەوەی خۆمانە ئیسا ئەو باینجانە و ئەمە ئێرانیە لەگەڵ ئەوسیانە ئێرانیە ئەوەکانی عراقی ئەمە چییە؟ ئەوە عێراقی نەیرێک ناوی چییە؟ کناری پێ بەس ئەمە لە مەترقی کبری زۆرە دارێکە بالی هەیە تامی چۆنە؟ وەڵڵا تامی شیرین هەیە و بزریش هەیە ئەمەیان بە چەنە؟ ئەوە یەکیە زاد دینارە ئەوش پاقڵی خۆمانەیە ئەوەی ناوە بۆ پڵان ئەوشین چۆربایە ئەم قنگرەشە هیچ سنوور گەرمیان سنووری ئەم ئۆمەر بل و بەلەگەوە منتیقەیە سڵاو لێ بێ لاگیان باش تورشیات لە ڕەمەزانانە خواستی زۆری لەسرە بەڵێ چەند جۆر تورشیتان هەیە و تورشیە هینکوێیە سەردا بە خراتی کەراڵەکەدا نەکەم تووشیات خواستن لە مانگی ڕەمەزان خواستێکی زۆری لەسرە ببوونی ئەوە خەڵکی زۆرا بە ڕۆژی ئیتر بەشەر نەفسی هەیە کەداتە لای تووشیاتە تووشیاتش تا مەزرۆیەکی خۆی هەیە هاوڵاتیان زیاتر حەزیان لە مانگی ڕەمەزان زیاتر شیرینی و تووشی زیاتر پێکەوەیە ئەم تورشیانە هی خۆتانە یان لە کوێی تێرێن دروستکراوی خۆتانی تایە یا دەرەوێ و باسیشمان بۆ بکەیت چینەوەتان هەیە بەڵێ بەڵێمە هەموو تووشیاتەکانمان دەستکراوی خۆمان دروستەکە ماوەی زیاد لە 30 ساڵە باوکم کاری تووشی فرۆشتنەکە خۆی دروستیەکە و هیچی دەرەوەی نییە ئەمە سرکەی احتیادیە سرکەی سادەیە ئەویانە حەمبەی مووسڵە ئەویانە سرکەی سێ و خوورمایە ڕۆبەنارمانەیە خۆمان دروستەکەین تەمەرنمانیان خۆمان دروستەکەین بە شێوەی گشتی ئەم دوکانی ئێوە دوکانێکی بچکۆڵانەیە بەس قەدیمە کۆنە چەند ساڵەوە لێرە وڵای ئێمە پێشووتر دوکانەکەمان لەو بەرە بوو ئەوە دەقریبەن لەبەرەوەی نەبوونی بازار و بێویشیەوە ماوەی ساڵەکە دوکانمان داخستا تقریبەن بۆ 6 هەمان 8 مانگەوێ داماخستووە ئەو بەس بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەم مانگە لەبەرەوە داواکاری هاوڵاتیان زۆر پەیوەندی تەلەفۆنیان بێمانەوە کرد لەبەر مانگی ڕەمەزان ئەم مانگە دوکانمان کردەوە ئەسا تورشیەکان هی خۆتانە دروستیەکەن و بەس بۆ مانگی ڕەمەزانە بەڵێ پێشووتر بەردەوام هەمووان بوو بەڵام لەبەر ئەوەی بێبازاڕیە و شارەکە تا بێ ڕۆژ بە ڕۆژ قەیرانی دارایی تایە و نەبوونی بێپارەی نەبوونی هەلی کار نەبووری خزمەت گوزاری ئێمە سێ کەسین لەسەری ینی ناکرێت بژێویژیان لەسەر ویشە ناکرێت لە ئێستا ناکرێت خوارستان بدا و چاوەکەم ڕزی دامێت نانی گەرم یەکێک لەو شتانەیە کە خواستی زۆری لەسەرەوە خەڵک حەزی لێتی دەچینەم فڕنیە با بزانین لە مانگی ڕەمەزانە چۆن کارەکەن و ئیشەکانیان چۆنە سلااوت لێ بێ سلام چاوڕێگە نانەکەتان چییە و چۆنە چیتان هەیە نانکردن نانی گەرم خواستی لەسەرە بەڵێ سپاس بەخوا بەخێر بێن سەرەدا بە مانگی ڕەمەزان خواستی لە زیاتر لەسەر کولێرەیە نانی کولێرە بە کونجیمانەیە نانی جۆمانەیە نانی لەفەمانەیە زیاتر خەڵک خواستی لەسەر ئەم نانەیە کولێرە بە کونجی بەلەمی سپاس بەخوا ڕەمەزانان بازار زۆر باشە الحەمدولیلا بە شێوەی گشتی کفری ڕەمەزانی چۆن بەڕێوەچێت ناو خەڵکات چۆن سپاس بەخوا خەڵکەکەی زۆر بە گوڕ و توینەوە تێن بۆ بازار مەسەن بازاری خۆیانەکەن ئەگەر ببینی بازار ماشەڵا جۆش و کوڕێشێکی پێوەیە هەرچەنە بەشێک خەڵک لێ ئەویان هەبوو کەمی موچە دواکەوتن قەیرانی دارایی تۆزە تەسیری لەسەر بازار کردووە بەڵام نان خواستی هەر لەسەرە نان ڕاستە بێموچەی زۆر تاسیری کردووە بەڵام نان شتێکە ئەوێ بخورێت ڕینی لەسرە
چۆن بڵێ خواستی لەسرە سپاس بە خوا ڕەمەزانیش ئاردی کوێ زیاتر بەکارهێن ئێمە ئاردی بایع بەکاردێرین ئەو دیم دیالە لەگەڵ ئاردی سفرە خەڵکی ئەم شارە زیاتر خواستی لەسەر بایعە حەزی لە سفر نییە ئێمەش ڕاستی شارەکان وەڵی بەعام ئارد گران بووە بەڵام سوپاس بەخوا ئێمە شەرەوە وە گوێرەی بازار نان نەدەینە خەڵک مەسەن 8,000 گونگەکانمان غەرامی 100 غەرام زیاترە کولێرەکان نزیکەی 200 غەرامە ئەگەر ببینێ ئەمە کولێرەی جۆیە ئەتر ئاوەها ئێمەش ڕاستی معاناتی خەڵکە زانین لەم بێڕاتبی و مۆزعەیە ئێمەش هەر کەس پارەی نەبێت بێت گردنیان ئازا بێت بێن بە بەلاشتانیانە دەینێ و لە سەعات چەند بۆ چەند شەکە ئێمە نیمەڕوان لە دوای بانگ عەسرونان بەلە بانگ عەسرونانمانەیە تا بانگ بەلە پارشێ و نزیک دوی شەو ریشەکەین بەڵام با مەغریب دایەخین تا بانگ عیشا لە دوای بانگ عیشا هەمانە تا پارشێوە خۆش بێ و خوارستان باسواس ماسی یەکێک لەو خواردنانەیە کە زۆر بەسوودە و جۆرەها ڤیتامینی بەسوودی تیادایە لێرە دەچمە لای کاسبکارێک ماسی هێناوە ماسی فرۆشێ سڵاو لێبێ چۆنی چاوەکەم ئەبێت ئێرەوە سپاس دەکەم خەڵک تا چەند خواستی لەسەر ماسیە بە تایبەتی وڵای تابەتی بۆ مانگ ڕەمەزان لە پارەکە باشتر و لە پارە زیادە سەرفیاتی هەیە ماسی هین کوێیە ئەم ماسی هین خوارد هینە باناسییا و ناوەسە هین گەرمیانە مسون هین گەرمیانە بەڵێ حەوزە بەڵام بەڵێ بەڵێ کشتی حەوزەمانم ماسی حەوزە کیلۆی بەچەندە کیلۆی 5,000 بەڵێ ماسی زنوشە ماسی زنووە ئەوی سیارەکەمان مادڕۆمە کوژاندەزە بە پێشش نکتەما ئەم ماسیانە بە تەقدیری تۆ مەسەلەن لە چەند کیلۆ بۆ چەند کیلۆ هەیە و زیاتر خەڵک چەند کیلۆە بە وڵای زیاتر خەڵک حەزی لە 3 کیلۆ 3 کیلۆ نیمە ماسی گەورە حەزی لێیە ماسی وردە ژە مناڵەکەم ناوێت دەرگی زۆرە ئێوە بەس ئەفرۆشن یا شۆنیشتان هەیە ببرژانن بەس ئەسێنین ئەفرۆشی شوێنمان نییە بۆ برژاندن یاعیزە بۆ مەتەمەکان یەکێ لای و مامۆسا لایەوە ئەیوە ئەیورژێنێ لە مەتەمەکان یا 3,000 4,000 لەمە 5,000 لە مەتەمە 8,000 و 8,000 نیمە لەمە هەرزانتر بۆ یەکەوێ 5,000 فەرخت خۆش بێ سپاس قوربان احترام دێ بەڵێ ئەوەی کە هەیە وەکو باسمان کرد بەرنامەی خەرمان ئەمڕۆ لە نێو قەزای کفریە لە بازار داوت دەبینن خەڵکی دێتە بازار هەم بازاریەکە بە تایبەتی بۆ مەربانگ بۆ خواردن زیاتر لێرە جۆرەها کاسبکار کاردار هەمووی سەرقاڵی کەسابەتن سەوزە میوە دەمەوێت بزانم ئەگەر لێرە سلااو لێ بێ دێت ئێرە چۆنی باشی ڕەمەزان چۆنە بەڵا ڕەمەزان باشە لەخوا بەزیابێ هەرەوەڵ چیەکە وەڵا حەقەری کاسبی چێک وەڵا بەقاڵێکی بەڵێ کەسابەتەکە باشە لەخوا بەزیابێ باشە هەرەوەڵە بە شێوەی گشتی کفری خەڵکەکەی لەگەڵ خەڵکی ڕەمەزانە چۆنە وەڵا باشە لەخوا بەزیابێ خەڵسڵ خۆت خەڵک ناوەڵا خەڵک کفری نیم خەڵک عزیێمم ئەوە 12 ساڵ هەم لە کفریێژە ینی عەرەبی بەڵێ کوردێکی باش فێر بەڵێ ئەوە 12 ساڵ هەم لێرە ئەوەت بێتە خەڵک کفرین بەڵێ باشە هەڵسوکەوتی تەعاملی کوردی لەگەڵ عەرەبا چۆنە وەڵا باشە خەڵک گشتیان باشە لەخوا بەزیاب ئارە وەڵا بە خەڵکی کفری باشە ئارە وەڵا ئەوە 12 ساڵ هەم لە کفریە باشە جگە لە بەقاڵی ئیشتر ناکەن زۆر جار خەڵک ئەزێن بە شووتی بناوە بە شووتی شووتی لەکوێ شووتتان لە ئاشتۆکان بەڵێ ساڵ پێشبینیەکەن ینی لەخوا بەزیاب ئەم ساڵ باشە بێ ئینشاءالله باش ئارە وەڵا و بۆنەی ساردەی وەندینە سارد بێ خراپ بووە ئیمساڵ باشە ئینشاءالله چەند دۆنم شووتیتان کردووە مەسەڵەن ئێمە 30 دۆنم بەڵێ هەر دۆنمێک بە تەقدیری ئێوە چەندێت مەسروفی تیا وەڵا 1 ملیۆنە ڕۆ ئارە وەڵا 1 ملیۆنی مەسروفی دۆنم باسی ئەوم بۆ بکە کە دۆنمێک شووتی
1 ملیۆنێک وانە باشە دوێنێک چەندێ شووتی بەرهەمە بێت دەتەن زیاتر دەرەچێت بەڵێ دەتەن زیاتر دەرەچێت دوێنێ 11 تان دەرەچێت زەوی ئەم منطقە باشە بۆ شووتی ئارەوەڵا باشە دەرەجەیەەکە ئێرە باشە عزیز ناوەڵا ئێرە باشە ئاوەگەیش باشە ئەی دوانزای مامش باشە بەرهەمی دوانزای مامش باشە دەست خۆش بێ و ڕەمەزانش پیرۆژمەعید لەگەڵ توش تەمەەن ئەم هاوڵاتیە کە کوردێکی باش قسەیە کرد خۆی بە ئەسڵ عەرەبە و خەڵکی عزێمە لە شەڕی داعشەوە دیارە ئاوارەی ئەم سنوورە بوون و بخۆی باسی کرد جگەلەوەی کە کاری بەقاڵیە کات سەوزە فرۆشە و هەروەها جوتیاری شەکەن بە تایبەتی لە چاندنی شووتیدا لەم سنووراڵی زەوی ئەم سنوورە بۆ شووتی زۆر باشە سلااوت لێ بێ سلااو لە خۆتیش بێ وەخێر بێن هەردوو چاوەکەم بۆ هاتووی بۆ بازار ڕابۆ ڕاستەرن بۆ بۆ یاوارە بەڕۆژووی بڵێ خوا قبول بێەوەی بیاڕەبی سەلامەت بی کفری چۆنە لە مانگی ڕەمەزان کفری زۆر باشە ڕاتە ڕێوە یاوارە بانگ ئەسیدەتیە قەڵەباڵغە کفری ڕێ نییە خەڵقەت بێ لە قەڵباڵغەوە لە چسەنە زۆر ئەحتیاجی و زۆر تەربەزیوە باشە ڕاتە ڕێوە چۆی خەڵ لەناو یەکە قەوم و قینە هاتو چۆکردن چۆنە دوای فتار سەردانیکردن ئەوانە ماوە کەم ماوە زۆر نەمایە لە بعد دەچۆن باسە بازە چۆریش خراوە هەیە براوتر برا ناپەرجێ هەیە هاوسێ لە براو خۆش باشترە هەیە سێقی هاوسەیە لە کەسە نێزگرێت فەرترە ڕەمەزانت پیرۆز پیرۆزی خۆی خۆتان شپسان دەبێت باسی شەوە وەکتی خەریکی چی وەڵامە تەزبیح خاص دەکەم تەزبیح خاص دەکەم تەزبیح ئەفرۆشم ئەنواع شتمان هەیە هەموو کەس دەتوانێت تەزبیح چاک بکات ناوەڵا کفری بەس منم ئەگەر بێت ئێرە سوپاس دەکەم شتێکی ئەمانەشم بۆ باز بکەی ئەم تەزبیحانە چین یعنی زۆری تایە قەزوان مانە قەزوان مانە پلاستیکیە هە قەزوان پلاستی پێژن عبلەقمان هەیە قەزوان عادیمان هەیە ئەسڵیمان هەیە وەسەمان هەیە وەڵای دوکانەکەت زۆر عەنتیکەیە و شتی زۆر ئینمانش هەیە سندروستمان هەیە سندروستمان هەیە بۆ بکەیت تەزبیحەکان ئایا بەس تەزبیحی خۆ چاکەکە یا خەڵکیش تەزبیحوانی خۆمانە این دۆر شارە زمارە زور ئەو ناوەیە خەڵک هەیە تەزبیحەکەی ئەبڕێتەوە لە لای عەزیزە خالیسە خاصم کرد بۆ خەڵک چاکێکم یعنی هی خەڵکی شتێ چاکێکم بڵێ بێجگە لە تەزبیح چیترت هەیە ئەوانە مشەوە تەزبیحانە بێجگە لە تەزبیح چیترت هەیە هەموو شتێکمان هەیە وردەواڵەمان هەیە هەموو شتێکمان هەیە ملاعیبمان هەیە وردەواڵەمان هەیە هەموو شتێکمان هەیە باشە باسێکی ڕەمەزانم بۆ بکەیت بێتە ئێرە هەم باسێکی ڕەمەزان بۆ بکەیت چۆن ڕەمەزان کاتەکان بەسەر بێت و بێ ئاخری خەریک ئەو ئیشەش بۆمان ئەوەشمان بۆ چاک بکەیت بمان چۆن چاکێکی چی لێ قبلەکەی گۆڕمانەکەمە خەی و جوان لە ڕووی کۆمەڵاتیەوە خەڵک فریا ڕەمەزان چۆن بەسەرە بە وڵی باشە لە خواوەزەیە باشە بەس بازار نییە ئیش نییە کەسابەت نییە بازارمان سفر بەخوا کە بازار نەبێدانشین چییە؟ چی وڵای خۆمان مەشغوڵەکەین بە چیەوە خودم تەزبیح خاصەکەین و دەمەتەقەیەکەین و هەرمەتە باس چییە لە بازارە؟ وڵای باسە مۆزعەیە بازە مۆزعی لە کفریەکێک لەو خواردانەی کە زۆر باوە و بە تام و بە چێژە هەرچ کەسێک کە بابی کفری خواردە بێت لە هەر شارێک هاتە بێت جارێکی دێ تایبەت هاتووە بۆی کەباب خواردنەوە بچینەوەیەکێک لە کەبابخانەکانی کفری باسی هەم ئیشیان بکەین کە چۆن لە مانگی ڕەمەزانە چی کات بەکراوە بن کاکە سلااوتان لێ بێت ڕەمەزانی پیرۆز بێت چۆنە بینی خەڵکی کفری لە مانگی ڕەمەزانە ژیان چۆن بەسەرە بن وەڵا ژیان لە یە خۆشتر نابێت زۆر باشە وەستا دێتە ئێرە چۆن؟ سەر چاوەکەم. کفری کەبابی بەناوبانگە. بۆ؟ بێگومان. کەبابی بەناوبانگە. بۆ؟ بێگومان.
والله يعني سري شغله شيء يا كفري بعام يعني همو متعب كان خواب زياد يعني لتشاو شاركان زور باش خواب زياد ببي اوي كهموي گوشت فريج وكار ديريت گوشت كاور برغ گورك يعني لخواب زياد يعني في كبابي هلا زوبه عشان للرمضانانا تشيكات إيشكان شون إيشكان رمضانان بس تاقي وراني شقين بانيان وانيا بس تاقي وراني شقين تلقى ساعات يكوني مودوتين تا ساعات كات بربان ئەم کەبابەی ئێوە کە خۆتان دروستیەکان جیازی لەگەڵ کەبابێکا کە خەڵک خۆی گۆشتەکە بێرێ ئەوە چییە و زیاتر ئایا کەبابی خۆتان ئەبەن یان هی خەڵکیش کە قیمەتان بۆ بێرن کەباب خۆمان یعنی این خەڵک نابرجین لەبەر ماشەڵا خۆ دەزانی کاتەکەی کەمان ڕەمەزانان دوزێ سەعاتێکی شەیە نافریان ناکەوین قیمەی ماڵان ببرجین لەنا پێشترە مامبرژان ئاساییە بەس هەتا زیاتر خەڵک تەڵەبی قیمەی خۆمانەکات کەبابەکان خۆمان چکە خۆمان کەباب چی خۆی زانی قیمەت چۆن دەرەکات خۆی زانانی چی گۆشتەوە کار دێنێت گۆشت کاور بەرخ گێس گوێرەکە ئەمانەوە کار دێت هەروەڵام یعنی توی سە بۆ منە شخصی خۆت بڕۆی لای قەسە و گۆشت بشێری بگیرە قیمە لەوانەیە وەکو کەبابچێکی لێ نەزانی ئەوەیە مەسەلەکە کەباب چی زانێت گۆشت چی گۆشتێت تامی خۆشە هەبووە خەڵ لێرە خەڵکی شوێنێتر بێ کەبابی خواردە بێ و تایبەت هاتیۆتەوە بۆ کەباب خواردن بەلای ئێوە مانەڕۆڵا من مشتریم یک کباب و 5 کیلو 10 کیلو و شارگان تک بو بقى بو باق وباق بو هولير يعني برديانا اجرنا ناو جميله شو بخوا بطيبه كباب مريش زياده خليه تبين سعري شي مناسب اللي تشاو كباب وشتا بەرنامەی خەرمان لە کفری چووە نێو بازاڕەوە و کاسبکارانمان دوان ژیان لێرە ئاساییە و خەڵکی ڕۆژانە سەرقاڵە بە کاسابەتی خۆیە و لە هەمان کاتیشدا لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵکی کۆمەڵایەتەکەی لەدەست ندا و سەردانکردن هەیە و هەروەها بە شێوەی گشتی گەرمیان و کفری بە تایبەتی مۆرکی کۆمەڵایەتی تایدا زاڵە بەسەر زۆربەی بابەتەکانی تریشا دوکانداران و کاسبکاران سەرقاڵی کەسابەتی خۆیان لە ڕۆژانی ئاسایشدا و دوای ڕۆژشکاندنیش ڕوو دەکەنە مزگەوتەکان بۆ عیبادەت و نوێژی تەرایح و پاشان بەشێک زۆر لە خەڵکی بە سەردانی یەکترەوە سەرقاڵ و ژیان لێدا بە گفتوگۆ و سەردانیکردن بەڕێوە دەچێت لە گەرمیان.